کەسەکە دەتوانێت لە ماڵەوە تاقە شەمسیشی هەبێ و کارەبای نیشتیمانی 24 کاتژمێریشی هەبێ بۆی بە ڕۆژ هەموو کارە قورسەکانی بە تاقە شەمسی بکە شەوەکەی مەصرفی ماگانەی زۆر کەم دەمێنێتەوە. پێشتر پێشانگای نێودەوڵەتی دەکرایەوە لە بواری بیناسازی تاک و تەرا بابەتی سۆلەر پەنەڵ تێدا بەدی دەکرا، بەڵام ئەبۆ ئەم ساڵ وەک دەبینین ژمارەی یەکجار زۆر لە شەریکات و کۆمپانیا گەورەکانی بواری سۆلەر لە پێشانگای نێودەوڵەتی بیناسازی بەشدارن. ئەوەش مانای ئەوە دەگەینێت کە لە داهاتوودا هەر ماڵێک، هەر شەریکاتێک، هەر پرۆژەیەکی نیشتەجێبوون هەمویان دەبێ سیستەمی سۆلەر پەنەڵ دابنین لەبەر چەند هۆکارێک. یەکەم لە هەرێمی کوردستان کەش و هەوایەکەی گونجاوە، نزیکەی زیاتر لە 10 مانگ تا 11 مانگ کەش و هەوا و ژینگەکەی لەبارە بۆ بەرهەمهێنانی کارەبا لە ڕێی سیستەمی وزەی خۆر. دووەمیان دابەزینی ئەو ئامێرانەی کە لە ڕێگەی وڵاتانی سین و ڤێتنام ئەوانە دێت ئێرە لەبەرەوەی ژمارەی زۆر مەواد داوا دەکەیت تۆ نرخەکە لەسەر هاوڵاتیان هەرزان دەبێت. سێم تا ئەم دەقەیە حکوومەتی هەرێمی کوردستان ئاسانکاری کردووە بۆ بابەتی گومرگۆوانە پارێکی زۆری نەخستۆتە سەر مەوادەکانەوە ژوای کردووە خەڵک بە ئاسانتر دەستی بگات بە ئەو مەوادانە و نرخی زۆری لەسەر نەکەوێت. کەسەکە دەتوانێت لە ماڵەوە تاقە شەمسیشی هەبێ و کارەبای نیشتیمانی 24 کاتژمێریشی هەبێ بۆی بە ڕۆژ هەموو کارە قورسەکانی بە تاقە شەمسی بکە شەوەکەی مەصرفی ماگانەی زۆر کەم دەمێنێتەوە. کارەبای سیستەمی سۆلەر پەنەڵ ئەو ئینڤێرتەرانەی هەیە ئینڤێرتەرە مۆدیلویەکان زیرەکەکان ئەوانە ئەگەر کارەبای بەرهەم هاتووت زیاتر بێ لەو ڕێژەیە کە تۆ سەرفی دەکەی لە ماڵەوە سعاتی ماڵەوەت بە پێچەوانە دەسوڕێنێتەوە. لە ماوەی 2 ساڵی ڕابردوو بابەتی سیستەمی سۆلەر پەنەڵ و کارەبای بەرهەم هاتوو لە ڕێگەی وزەی خۆرەوە 5-6 ساڵێک زیاتر لە هەرێمی کوردستان هەیە، بەڵام بە تایبەت لە ماوەی 2 ساڵی ڕابردوو هیچ کۆڵانێک هیچ مەشروعێکی گەورە نابینی کە سەربانەکانی پڕ نەبێت لە سۆلەر و ئەوانە. ئەوە دەردەخا کە خەڵک متمانەی بە کارەبای سۆلەر زۆر بووە و کە ئاستی ڕۆشنبیری خەڵکی زۆر زیاد بووە کە ژینگەی خۆشیان خۆش دەوێت لە کاتێکدا ئەو دوو سوودەی هەیە جگە لە سوودا داراییەکەی.